بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای 15 ڕۆژ لە دواکەوتنی وابڕیارە سپەی پێنجشەممە موچەی مانگی دوو دابش بکرێت و تەبێژی حکوومەتیش لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا باسی لەوە کرد کە بەهۆی نگەڕانەوەی داهاتوو نەناردنی 200 ملیارەکە بەشێک لە داهاتی نەوتی مانگی سێ بەکاردێنن بۆ پێدانی موچە. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر هۆکارەکانی دواکەوتنی موچە و گرفتی داهات ناگرێتەوە هۆکارەکەی چییە و سەرڕایەوەشکە نرخی نەوت بەرز بۆتەوە ئایا ئەو لە سەدا چلوویەکەی کە سەرۆکی حکوومەت باسی دەکات دەگەڕێتەوە لە کاتێکە لە 24 مانگی ڕابردووە نەوت لە سەروی هەر بەرمیلێک نەوت لە سەروی $100 لە بازاڕی جیهانی مامەڵی پێوە کراوە. بۆ قسەکن لە سەرم پرسە میێندەرێک لە بەڕێزان هاوار شێخ ڕەوف پسپۆڕی دارایی لە سودۆی سەرەکی هەروەها لە بەریتانیاشەوە یادگار سدیق شارەزایی نەوت و غازمان کردووە سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک کاوەر بەخێر بن ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە پرسی دواکەوتنی موچە بەڕێزت وەکو پسپۆڕێکی دارایی چۆن دەیبینی ئەمڕۆژ وتەبێژ حکوومەت باسی لەوە کردبوو کە بۆیە دواکەوتووە لە بەرەوەی کە 200 ملیارەکە نهاتووە بەشێک لە داهات ناگەڕێتەوە وتویانە لە تاواکاری و موچەیە لە داهاتی مانگی سینەوت بەکاردێنن. وەڵام مەسلەی تاوان سپاس پێشتێکی مەسلەی دواکەوتنی موچە لە هەرێمی کوردستان تقریبان لە ئێمە بۆ بە دیاردەوە ینی بۆ بە شتێکی زۆر دووبارەوە بوو شتێکیشە تقریبان ئاسایی وەرێگرین بەداخەوە سەبارەت بۆی کە 200 ملیارەکەی بەغانە ئەو وازەحە بەغاش ئینکاری لە نەناردنی ناکە ڕاستە ئەوە 200 ملیاری بەغانایە داهاتەکانی ناوخۆیش ینی قاچاقچێتی مەرزەکان بەپێی هەموو زانیاریەکان هەتام لە حزەیە بەردەوامە لەبەرەوە داهاتی نەوتیش بەڕاستی خەڵک شارەزایەکی زۆری تیانی ینی با بڵین بەرچاوی کۆمەڵانی خەڵک و خەڵکی پسپۆڕ و شارەزای شوانیشی کە متابعاکەن زۆر ڕوون نییە بەرەوە ئینسان ناتوانێت قسەیەکی زۆر ورد و زۆر دقیق لەسەر ئەم بابەتانە بکە. ئێمە ئومێدەوار بووین ینی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغای کێشەکانی خۆی چارەسەر کردایە بۆ ئەوەی لە مەسلەی ناردن و نەناردن و هات و نەهات نەجاتمان بۆیە بەڕاستی حکوومەتی بەغاش بەڕاستی لەم بابەتە من هەستەکەم کەم تەرخەمە ینی ڕەنگەم قسەیە پێش خەڵک زۆر ڕێ بەخۆی نایبیکە بەڵام بە دوو هۆکارەڵێم کەم تەرخەمە هۆکارێکیان ئەوەیە کە ئێمە هەمومان لە یادمانە ساڵی پێشووی اتفاقیکرا کە مانگان 200 ملیارەکە بنێرێ بیانۆکەی هەرچیەک بوێ ئەو بیانۆ بە درێژای ئەو ماوەی ئامادە بووە اتفاقەکە سیاسی بوو جێبەجێنەکردنی یاسای بودجە نەبوو بەڵێ یاسای بودجە دەبوو بۆی لای بینانە ڕووبێ نەوتەکان تەسلیم کرد بە بەهای 250,000 بەرمیل نوێی داهاتی خاڵە سنووریەکان ئەو کاتە گرفتی بۆ دروست نەدەبوو. من لەوە تێگەم بەس قسەکەمە هەر لەسەر ئەمێ بۆی بە دیقەتەوە جەنابەت تەرکیزی لەسەرکی ئەو هۆکارانی کە لە مانگی یەکەمە ناردیان و هەبوو لە مانگی دووەم و سێم ئەم هۆکارانە پێشتریژە بوو لە دواترە بۆ ناینێری ئەمە لایەکیان لایەکێش لە هەموو نەناردنێکی ئەو 200 ملیارە کێ زەرەرەکە ینی خەڵک و موچەخۆر زەرەرەکەیە بەرپرسانی ئەم وڵاتە زەرەرەکەن بێگومان ینی حکومەت دەگەر حکومەتێکی بەرپرسیارە حکومەتی عێراقی ئەگەر هاوڵاتیان ئێمە منتیقەش بە هاوڵاتی خۆی زانێ شەڕی ئەو لەگەڵ ئێمە نییە ناردنی 200 ملیارەکە بیانوویەکە بۆی موچەی ئێمە دۆ بکە شەڕ ئەو لەگەڵ ئێمە نییە بەڕاستی ما هاوڵاتی وڵاتی ئێمە بەرپرس نین وانە لەبەرەوە ینی بەداخەوە دیاردەی دواکەوتنی موچە لە هەرێمی کوردستان بۆ بە دیاردە ینی ئەو حاڵەتێک نییە یەک جار نییە دوو جار نییە سێ جار نییە بۆ بە دیاردە ینی زیاد لە چەند جارێک دووبارە بۆتەوە وای لاتوە خەڵکیش مەجبورە ئیستیعابی کات چی بکەوە لەو ئیمڕۆ خۆپیشاندان هەبوو دوێنێ لە هەولێر خۆپیشاندان هەبوو بایکۆت وردەوردە دەستگەلە موچە خۆران کاسبکار ساق تەکسیەکان دژی گرانی بنزین و باج ئەوانەشە بوو نەگەر مەسلەی گرانی بنزین ئەوە بەجێ خۆی مەسلەی باج بەجێ خۆی بەڵام هەر خۆی دواکەوتنی موچە ئەم کوت لە نەقدێ گەورەی کە بەبوونی موچەوەیەتە ناو بازارەوە حرەکەیەکی اقتصادی زۆر دروستەکە کڕین و فرۆشتن دروستەکە سواری تەکسی بوون زۆرەکە نەهاتنی حجمی طلب زیادەکە ینی خۆ وازەحەوە قاعیدەیەکی مالیە کە عەرزی نەقد زیاد بۆ حجمی طلب زیادە بێ ینی نەشاتی اقتصادی دروستە بێ هەموو دواکەوتنێک ئەبێتە مای خاوبوونەوە ینی هەر موچەخۆر زەرەر ناکات ڕنگدانەوەی نەهاتنی موچە بە تەنها موچەخۆر زەریبەکەی نادا بەڵکو ڕنگدانەوە هەیە لەسەر بژێوی و دەستهاتی و دەستکەوتی
کۆی چین و توێژەکانی کەشک ئالی کەسە باشە دوای قسە لەسەرەوە دەکەین بۆچی لەگەڵ بەرز بوونەوەی نرخی نەوت داهاتی ئەوەی کە ناو خۆی دەگەڕێت و بۆ وەزارەتی دارایی کەمی کردووە نەناردین 200 کە 200 میلیارەکە شات چەند مانگێک هەر داهاتەکە کەمی کردو دەگەرم وڵایت لات کاک یادگەر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت بەر لەوەی کە بینە سەر نەوتی کوردستان قسە لەسەر بەرزبوونەوەی نرخی نەوت بکەین کە ئەمڕۆ لە بازاڕەکان گیان 130 دۆلاری تۆمار کردهبوو پێشبینی دەکرێت نرخی نەوت زیاتر بەرز بێتەوە بە تایبەتیەوەی کە باز لەوە دەکرێت گەر نەوتی رووسی قەدەغ بکرێت بچێتە 300 دلار بۆ هەر بەرمیلێک نەوت سلااوتان لەبێ کار حەکیم سلااوانە عزیز طبیعی ئەو کەس چاوەڕێی ناکرد پێش چەند مانگێک پێش سەری ساڵ کە نرخی نەوت بۆ ئاڕاستە وەکو لە سار و خیە بەرز بێتەوە بفرێ پێشهاتەکان زۆر خێرابوون و ئێستاش گەمارۆکانی سەر رووسیا کە ڕۆژ بە ڕۆژ فشارەکان زیادەکان مەترسیەکانی زیاتر کردو ئەوە ڕەشەی کە باسی 300 دۆلارەکە جێگری سەرۆکوەزیرانی رووسیا بوو بۆ کاروباری وزە و وەزیری پێشووتری نەوتی رووسی بوو کەوتی ئەگەر فشارەکانمان لەسەر زۆرکەن ئەگەر حەسار بکەنە سەر هەناردەی نەوتی رووسیا وەختە چاوەڕێ بکەن بەهای نەوت بگاتە 300 دلار کە باسی 300 دلارەکەین لە مێژوو هەشتووە ڕووینەوە بینیمان لە ساڵی 2008 کاتێک نرخی نەوت گەشتە 148 147 بەدوایە داڕمانێکی ئابووری گەورە دروستەوە ئەم بەرزبوونەوە زۆرە مەترسی زۆری لەسەرە کە ئابووری جیهان تەحملی ناکاوکو ئەبینین هەموو کاڵاکان و بەهاکانیان فریوە و بەرز بووەتەوە چاوەڕێکرێ هێشتا ئێمە لە سەرەتای کێشەکەین ئەمڕۆ تەبیعی تۆزیە نرخەکە دابەزی لەبەرەوە مەترسێکی گەورە هەیە و تا ئێستش وڵاتانی جیهان ڕاستە لە ڕاگەیاندنەکان و هەڕەشەکانیان لەوەیە کە بایکۆتی باڵین سەکتەری وزەی رووسی بکەن بەڵام تا ئێستا بە عەمەلی ئەوە نەچوەتە قۆناغی جێبەجێکردنەوە ڕاستە ڕاوکەی دروست کردووە ڕاستە کێشەی دروست کردووە لەوەی کە نەوتی رووسی با دیسکاونتێکی زۆر بەداشکاندنێکی زۆر لە بازار ئەفرۆشرێ بۆ ئەوەی نەوەستێ بەڵام تا ئێستا نەیانتوانیوە یاخود نایانەوێت چونکە بەڕاستی ئەزمەیەکی گەورەی وزە دروستەکان لە جیهانە و جێگرەوەی تا ئێستا نییە ئەبینین ئەمریکا هەلقاژەیەتی بۆ ئەوەی کە بە زووترین کات بگاتە ڕێکەوتن لەگەڵ ئێرانە بۆی سەکتەری وزەی ئێرانی بکەوێتەوە کار و گەمارۆکانی لەسەر لاچێ بە نەوتیش و گازیش بخاتە بازارەوە لە هەمان کاتا ئەو مووقیفەت بنوتیژەی کە هەیبوو بەرامبەر بە ڤەنزوێلاش دیسان و چەند ساڵە حەسار و گەمارۆی خستووەتە سەری دیسانەوە ئامادەیە کە گەمارۆی لەسەر لابە بەو مەرجەی کە وزە دابینکە یاخود نەوت دابینکە بۆ ئەمریکا ئەومان لەبیر نەچێ ئەمریکا پشتی زۆر بە وزەی رووسی نەبەستووە و بە هیچ بە نەوت نەبەستووە و بە هیچ شێوەیە پشتی بە گازی رووسی نەبەستووە لەبەرەوە بۆ ئەمریکا ئاسانە بڵێ من مامەڵە لەگەڵ وزەی رووسیا ناکەم بەڵام لە هەمان کاتا وڵاتەکانی تر کە پشتێکی زۆریان بە وزەی رووسی بەستووە و جیهان ئابووری جیهان کە رووسیا بەشێکی گەورەی هەیە لە دابینکردنی وزەی جیهانیە لەبەرەوە چاوەڕێ ناکرێت گەمارۆکان بە ئاسانی تاکو و جێگرەوە نەدۆزرێتەوە و جێگرەوەش بە ئاسانی نادۆزرێتەوە بەڵام بازاری نەوت هەمیشەوا بووە یعنی لێدوانە سیاسیەکان تەنگ جوغرافیەکان غەیری بنەماکانی خواست و قسنە ڕوو ئەوانش کاریگەری بەردەوامیان هەبووە لەسەر نرخی نەوت لەبەر ئەوە نرخی نەوت لەم ماوەیە بینین جاری وایە لە سەعاتێکە چەند دۆلارە چێتە سەرەوە چەند دۆلاریەتە خوارەوە لەبەرەوە دڵە ڕاوکیەکی زۆری تایە و وەزعەکەش ئاڵۆزە بەڕاستی بەڵام تا ئێستا یعنی ئومێد ئەوە هەیە کە زۆر نەچێتە سەرەوە چونکە بە زۆر بەرزبوونەوەی نرخی نەوت مەترسی داڕمانی ئابووری باشە بەس پێشبینی کراوە زیاتر بەرز بێتەوە ئەوەی کە ناوەندە نێودوڵەتەکان لە بواری وزە پێشبینی دەکەن بگاتە چەند وە پێ بە فیعلی ژەو ناچێتە بواری جێبەجێکردنەوە وڵاتانی تر ئێستا کە 6 ملیۆن بەرمیل نەوتی رووسیا وازی لێبێنن بەڕاستی یعنی پێشبینیەکان هیچی وەکو خۆی دەرنەچووە پێشبینیەکان هەمووی پەیوەستە بەو ڕووداوانەی کە ڕوویە و ڕووداوەکانیش خێران بەڵام جێبەجێکردنی تا ئێستا نەچووەتە بواری جێبەجێکردنەوە بینیمان ڕۆژی جومعە کۆمپانیای شێڵ کە کۆمپانیایەکی هۆڵەندی بەریتانیا برێکی زۆر نەوتی رووسی کڕی بە سعرێکی زۆر ئەرزان بە 28 دلار و نیو ژێر
پلاتەوە یاخود ئەو سیارەی کە بۆی داناوە بە داشکانی ئەونا و ئەمە هەڵایەکی دروست کرد زیاتر حەسارەکەش ئەوەش بزانین بە کڕینی نەوتی رووسی هیچ پێشێلێکی نەکردووە شێڵ تەنها ئەوەیە لە ڕووە ئەخلاقیەکەوە سەرزانش دەکرێت تاکۆی لە ڕووە قانونیەکەەوە گەمارۆکانی کە ئەوروپا قوتە سەری تا ئیسا گەمارۆکان نەخێن نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و گەمارۆژ نەخراوەتە سەر سێکتەری وزەی رووسی و ئەوروپا ناتوانێت دەستبەرداری بەلایەنی کەمەوە غازی رووسی ببێت لە ئێستاە چونکە بە نزیکی لە سەدا 30 پشتی بە گازی رووسی بەستو هەموو ئەوروپا وڵاتێکی وەکو ئەمریکا ئەڵمانیا نایشارێتەوە کە لە 150 بۆ لە 155 پشتی بە گازی رووسی بەستووە و پێویستی پێێتی کە سێکتەرە پیشەسازیەکانی پێوەگەڕتا لەبەرەوە لەم قۆناغایە زۆر زەحمەتە بتوانن پەنا بۆ سەکتەری یاخود بەدیلی رووسی بدۆزنەوە هەوڵیان ناوە بڵێ لە بدایەتی 2000ەکانەوە هێڵی باکۆ لە ئازربایجانەوە بەرەو جیهان و بەرەو ئەوروپا ئەوە خەوێک بوو کە بەدیلی گازی یاخود هێڵی ئۆکراین بێ بەڵام تا ئیسە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە کێشەی زۆری بۆ دروست کراوە بەدیلەکەی تریان جەزایرە کە گازێکی زۆری هەیە بەڵام جەزایریش کێشەی و بەرهێنانی هەیە و بۆریەکی گاز هەیە لە جەزایرەوە بۆ ئیتالیا تا ئیسە بە نیوەی توانای خۆی توانێت گازدابین تا بۆ ئیتالیا لەبەرەوە بەدیلەکان یاخود چارەسەرەکان چارەسەری خێرانین و رووسیاش ئەمە ئەزانێت کە بەدیلەکەی نییە ڕاستە زەرەری زۆرەکان رووسیاش بەڵام لە هەمان کاتیشا ئابووری جیهان و جیهانیش زەرەری زۆری لێ وڵات لەسەر نەوتێرەمیش مانگی ڕابردوو چەند بووە پێشبین دەکرداتەکەی بۆ مانگە چەند بێ دێمە وڵات کەک هاوار سەبارەت بە کەمبوونەوەی داهاتی ناوخۆ بۆ موچە بۆچی پارەم کاتانە ئێستا پەرلەمانتارەکان ئەوەن داهاتی ناوخۆ 374 ملیار دینار بووە بەس ئێستا لە هەندێک ناوچە بۆتەوە سەفەری ینی لەگەڵەوەی کە نرخی نەوت بەرز دەبێتەوە بۆچی و داهاتی کە لای پارتی ویشتیە کەم دەکات بگەڕانەوەی بۆ وەزارەتی دارایی من ڕاستەکەی لێت ناشارمەوە هەندێک مناقەشاتمان کرد لەگەڵ چەند بەڕێزێک لە ئەو پەرلەمانتارانەی کە ئەو قسانیان کردهبوو تێگەیشتم کە بەرمەبنای زانیاری نییە زیاتر لێکدانەوە و تەحلیلە ئەگەر قسە لەسەر ئەوە بێ مەسەلەن بۆچی پارلەمانی 1 و 2 و ئەمانە لە بۆ نمونە منتیقەی سلێمانی و زۆنی ئەم لا زۆنی ئەو لە ئەو تەکمیلەی موچە بە نیسبەتێکی زیاتر بووە یعنی پار لە یەکی ساڵی 2021 یا با بڵێن لە دوویەکی ساڵی 2021 هەر یەکێ لەو بانقانە ڕەسیدێکی لا بۆ خۆی پێشتر ینی پارەیەکی هەبووە مەبلەغێکی هەبووە ئەم مەبلەغا زائیدەن ئیرادی مانگانەش کە هاتووە ینی زائیدەنەوەی کە پێوترێت نەکرد داهات تەدەفقاتی نەقدی هاتوو ینی هەموو پارانی کە هاتووەتە ناوبانقەوە لەسەر ئەساسی ئەوە ماگانە بەشداریان لە پێدانی موچەکر و ڕەنگە ئەو مەبلەغانی کە لە یەکەم جارەوە ینی سە پارمانگیەک ئەم شاری باڵێ منتیقەی سلێمانی 190 ملیار دینار 192 وایەتە خەیاڵم یا من ئێستا ڕقامەکەم بە دەقیقی لە یاد نییە تەمیلی مەسلەی تەکمیلەکەی کردووە ینی بەشداری کردو لە تەکمیلەی موچە ئەم 161 یا 190 سە باش بیرم نەماوە مەسەلە ئەوە نییە لەو مانگە داهات چەند بۆ داهات چەندم مەسەلە پارەیەک لە بەردەسا بوو مەسەن ڕەسیدی افتتاحی لە سلێمانی بۆ 345 ملیار دینار بووە ینی ئەم پارەیە هەبوو پێشتر باشە پارە لە بانکەکان هەبوو بەکارێنێنەوە نە پێشتر لە ینی بەڵێ لە بانکەکانە خۆی کاکە حەکیم ینی مەسەلەیەک ئەگەر ڕخسەت بێ حەزەکەم یەک تۆز بڵاویکەمەوە ببوورە ڕوونیکەمەوە پارە کێدە ناو بانقەوە بە حکم من لە بانقیشم کردو فترەیەکی زۆر هی هەر شتێک بێ هی وەدایعی جاری بێ هی وەدایعی سابیتە بێ هی وەدایعی تەوفیر بێ هی داهاتی حکومی بێ لەسەر ئەکاونتەکان طبعاً حسابی جاریان هەیە هی هەر ینی وەدایعی بانق ئەهلەکان بێ بۆ نمونە لەسەر حسابەکانیان هەمی لەسەر حسابێک قەیدەکرێ 1 پێوترێن نەقدیە لەدا سندوق تۆ کە ئەڵەی سیولە لە بانقەکانە ینی ئەم سیولەیە مەرجنێ بە تەنایی داهاتی حکومەت بێ بەتەنە داهاتی حکومەت لەو ئەکاونتانەوە کە هی ئەو دایرانەیە کە داهاتیان هەیە ینی دایرەکانێنی داعکەن لەسەر حسابن بەس ڕەسیدی 1 با بڵێن نەقدیە لەدا سندوق هەبووی پارەی کاش لە بانقە مەرجنێ هەمی هیداەتی ناوخۆ بێ زۆر جار هەندێک برادر لە نەتیجەی ئاگایی تاو نەبوون لەسەر مەسەلەیەکەونە هەندێ هەڵە و ئەوانەوە لەسەر مەسەلەوێشتا داهاتی نەوت زیاد بکە و داهاتی ناوخۆ کەمەکە طبعاً من لێرە ئەتوانم یەکشت بڵێم
مەسەلەی قاچاقچێتی لە مەرزەکان هیچ کەس ناتوانێت ئینکاری لێ بکات و کەسیش نەیکردووە هیچ کەسێک ئینکاری لێ نەکردو. ئێستا من آخر معلومات لەم ڕۆژانە بیستومە بۆ نمونە جاران داهاتی جگەرە و مەشروب زۆر گومرگی جگەرە و مەشروب زۆر بوو بیستومە ساڵن جگەرە بە قاچاغێت یعنی ئەو کەسێک کە بۆ نمونە ئەگەر کۆنتێنەرێکی بێ کۆنتێنەرەکەی $60,000 گومرگی بێ خەڵکی کە بۆی دەرەکا بە ینی بۆی هێنێ بۆی داخڵەکە بە 190 وەرەقە هەر کەسێک بێ لە بینی 190 وەرەقە لە بین $90,000 و $60,000 بێگومان $90,000 کاڵ بژێری ئەو حەقی چییە گومرگەدایە ناداوێت کابرای بازرگان قساکەم باسەکەم ئللا ئەوانە گومرگەیان کە جگەرا بن بەرەو جنوب طبعاً کە ئێبن بەرەو جنوب داوای سوڵەی ینی داخڵبوونی گومرگیان لەکەن لەبەرەوە ناتوانن ئەوانە بەشێکن زای دەنوانێ معلوماتیکە هەیە لەسەر سنوورەکان بەڕاستی ئەمانە بوونە تەمای ئەوەی داهات کەم بێت بەڵام ئەم دیاردێ پێشتریش هەبووە یان نەبووە بێگومان پێشتریش هەبوو یاوەکو باسەکرێ لە مەتارەکان هەندێک بابەت و کەلوپەل و کاڵا داخڵە بێت بەبێ گومرگ بە طریقی کێ ئەم شتانە بەڕاستی حکومەتی هەرێمی کوردستانە بێت چارەسەریکە کە ئەژڵم حکومەتی هەرێمی کوردستانی هەمومان نەزانین واقعێکی دابەشبوونی ئیداری سیاسی هەیە لە منطقەیە هەندێک هێز و گروپ لە منطقەیە دەسەڵاتدارن هەندێکی کە لە زۆنی ئەولا دەسەڵاتدارن و دیارێکیە مستەفیدە لەم بابەتە بەداخەوە ئەم دیاردانە چارەسەر ناکرێنی من سەیرم لێیە ماوەکانی پێش و ئیحتیمامێکی زۆری سەرۆکی یان هاوسەرۆکی یەکێتیمان بینی لە مەسلەی ئەوەی کە زۆر دانیش لەگەڵ خوێندکارانی خۆپیشاندەر و لەگەڵ ئەوانی کە داوای هینەکانیان نەکرد یعنی ئەوەی کێمە لە ئیخبار و ئەمان بینی دانیشتێکی زۆر لەگەڵیان نابوو ئاهات چوو ئەی بینین باشە ینی بڕیاری قەدەغەکردنی قاچاق لای سەرکردایەتی و هێزێ بەڕاستی باشە لە منطقەیان هێزیان نردووە و کاتە سەرەتایی سەیری کاک حەکیم مەسەلەن ئێستا لە هەر بنکەیەکی گومرگی لە باشماخەوە بیگریا لە هەر شوێنێکی کە بێجگەل لەوەی کە ستافەکانی ئیشکردن سەر بە دەنگدەری حیزبە جیاوازەکان ڕەنگە هێزێک زیاتر دەنگی لە ئەوانە ئابێ بە حکمی خۆی تەعینی کردوون لەسەر تەزکیە جای دەنەمی خەڵکی ئەم وڵاتەن ئەم مەسەلانە بنهێنی نامێنێتەوە یان بەڕاستی بە من پرسیارێکم کەسە توانێت ئینکاری لە وجودی قاچاقچێتی بکات لە مەرزەکان چی لەم لا چ لەولا زائیدەنەوە ئێمە چەند پەرلەمانتارێکمانێ بە درێژایی ساڵ ڕوونکردنەوە و زانیاری بڵاوەکەنەوە لەسەر ئەم بابەتانە خۆ ئەگەروانە بێ بچن داوایان لەسەر قەیدکەن بالمناسبە ئێستا بیرم کردو پەرلەمانتارێک دوو پەرلەمانتار داوایان قەید کرد بوو داواکەیان یا داوایان لەسەر قەید کرابوو وابزانم داواکەیان بردەوە لە جاتی بیدۆر ئەمانە هەمی بەڵگەی لەسەرەوەی قاچاقچێتێکی زۆرە یە قاچاقچێتی یعنی کەمبوونەوەی داهات باشە بەڵام ئەم بابەتانە جاری کێڵە کاک حەکیم ئەبێ زۆر بە وردی قسەی لەسەر بکرێت چونکە بەعدێکی ئەخلاقیش هەیە بەڕاستی و ئەبێ زۆر زانستیانە قسەی لەسەر بن هەموو جارێ زانستی ژمێریاری و دارایی بە نەوعێک لە نەوعەکان بە فیتەری ئەشوبهێنم مەسەن چۆن فیتەر خۆی نەبێت دەستکاری سیارە بکات لە جاتی قازانجی هەبێ زەرەری بێ سیارەیەک ئۆتۆمبیلە چاپکە مەسەلەی قسەکردن لەسەر دنیای بە تایبەتی کە ئەگەر وردیکەیتەوە دیقەتی بیتێت مالی و محاسبە ئەمانە ئەبێ زۆر وردەکاری مەسە ئابووری خەڵک ئەتوانێت بە نەزەری قسەی لەسەر بەس کاتێک تۆ باسی ڕقەمێکەکەی کە ئەڵێ لە فلانە مەرز ئەو نەدزرا ئەمە ئەبێ پارسەنگ بدرێتەوە بە کۆمەڵێ مستەنەدات و معلوماتی و کشوفات و یعنی شتی مالی و محاسبی دواتر دێمەولا لەسەر لە سلێمانیش پێشتر بەڕێز و زەم سەرۆکی لیژنەیەک بووی دەبارەی داهاتی ناوخۆ نەگەێرانەوەی داهات و ئەوانە وەڵام من بەسەر چاو لە زەوەرە و ئەمە یەکەم جارە لە خەناڵێک لەسەر ئەو بابەتە زانیاری بم ئەو نیکەین بێ بەسەر چاویان سپاس دەکەم کاک یادگار سەبارەت بە نەوتی هەرێم مانگە ڕابردوو داهاتەکەی چەند بووە و ئەوەی کە سەرۆکی حکوومەت دەڵێ لە 140 دەگەڕێتەوە ئایا وایە لە 140 داهات کە بڕێکی زۆر کەمیشایە و بڕەش دەگەڕێتەوە و پێشبینی بۆ ئەم مانگە بڵێن مانگی سێ چەندە سڵاوتان لە کاک حەکیمیان سەبارەت بە داهاتی نەوت نەزانراوە کەس نازانێت پێمان بڵێ داهاتی نەوت چەنە تا ئێستا غەیری چەند جارێک لە چەند راپۆرتێکا لە 2007 تا ئێستا دیلۆی بڵاوی کرد بەڵێ ئێمە و کوڕێکخراوی ڕوونبین هەناردەی نەوتی هەرێم یاخود ئەو نەوتەی کە لە بەندەری جیهان بارکراوە نەکە ناردەش ئەو نەوتەی کە فرۆشراوە و بارکراوە نەوتی هەرێمی کوردستان بۆ بەغای یانە ئێمە بە
لە مانگی یەکی ساڵی 2021ەوە بە بەردەوام هەموو مانگێک ئێمە ئەحسائیەی ئەو بارکراوانە بڵاوەکەینەوە بە راپۆرتێک و ڕۆژانەش چەنەکە بە معدلی بڵاوەکەینەوە لە مانگی دوی ساڵی ئەم ساڵە ئێمە کە بڵاومان کردەوە داتاکانی ئێماڵێ 12443 بەرمیلە کە ئەکاتە 444 بەرمیلی ڕۆژانە 12,443,000 باشە ئەمە ئەمڕۆ گوێمان لێبوو لە پرێسە کۆنفرانسێکە وتەبێژی حکوومەت ڕقمێکی تری خستە بڵاو کردەوە کە 11,275,000 بوو کە فەرقی بینی ئەو داتایانەی ئێمە و لەگەڵ ئەو داتایانەی کە وتەبێژی حکوومەت بڵاوی کردەوە 1,200,000 فەرقێکی زۆرە ئێمە متمانەمان بە زانیاریەکانی خۆمان هەیە زانیاریەکانی ئێمە ناوی کەشتیەکانی تایە قەبارەی کەشتیەکانی تایە چەندێکی بار کردووە کێ کڕیوێتی کێ فرۆشتوێتی لەکوێ بارکراوە لە چ پلتفۆرمێکەوە بارکراوە چ سعاتێک بارکراوە چ سعاتێک لۆدینگی تاو بۆ چ سعاتێک گەشتووەتە ئەوێ بە تەفاسیلی مومیل ئێمە داتامان لایە بەڵام وتەبێژی حکوومەت تا ئیستا تەنها بەس ڕقمێکی بڵاو کردوێتەوە هیچ مستەمسەکێک و هیچ بەڵگەیەک پیان ناوین کە ئەم ژمارە چەندێکە و چۆنی ئاواکەوە ئەو فەرقی کە ئێمە هەمانە چەندێکەوە تا ئیسەش وەڵامیان ناوێنێتەوە چونکە ئێمە راپۆرتەکانمان بڵاوەکەینەوە بۆ زۆربەی لایەنەکانیان نێنین و راپۆرتی تریشمان قسە کردووە لەسەر راپۆرتەکانی دیلۆیت ئەمە بەلایەکە لەلایەکی ترەوە باسی ئەو لە سەدا چلوویەکە یاخود ئەو ڕێژەیە کە لە سا چلووسەی ئەچێ بۆ کۆمپانیاکانی وەبەرهێن سەرۆکی حکوومەتمان بینی لە چەند ڕۆژی ڕابردووە چەند داتایەکی بڵاو کردەوە یاخود چەند ڕێژەیەکی بڵاو کردەوە کە چۆن داهاتی نەوت ئەگەڕێت ئێمە لە ڕێکخراوی ڕۆمبین لێرە بەس هاتوون شیکردنەوەمان کردووە بۆ ئەو ژمارانەی کە دیلۆیت کە حکوومەت بڵاوی کردەوە و ژمارەی وردبینی کراون لەلایەن دیلۆیتەوە حکوومەت متمانەی پێەکە ئەگەر بین سەیرێکی ئەم داتایانە بکەین تەبیعی دیلۆیت وردبینی کردووە بۆ ساڵی 2017 2018 2019 2020 و 6 مانگی 2021 هێشتا 6 مانگی یاخود 6 مانگی 2021 بڵاو نکراوەتەوە 6 مانگی یەکەمیت بە پێی ئەو داتایانەی کە دیلۆیت بڵاوی کردوەوە لە ساڵی 2017 دوو راپۆرتمان هەیە 6 مانگی یەکەم و 6 مانگی دووەم کۆمپانیا نەوتیەکان کە سەرۆکی حکوومەت وتی لە سا 43 هەموو بەرهەمەکە یاخود هەموو داهاتی نەوت بۆ کۆمپانیا نەوتەکانەوە ئێستا لە ساڵی 2017 6 مانگی یەکەم لە سادا 14یان وەرگرتووە 6 مانگی دووەم لە سادا 16یان وەرگرتووە ئەگەر بینە ساڵی 2018 بە 4 راپۆرتمان هەیە یاخود 4 چارەکیمان هەیە 4 سێمانگی راپۆرتی دیلۆیت بڵاو کراوەتەوە لە سادا 27 لە سادا 29 لە سادا 27 لە سادا 36 کە معدلی هەموو ساڵەکە وەرگین ئەفریجی هەموو ساڵەکە وەرگین نەڵێن 26 یا 36 ئەکاتە لە سادا 30 لە سادا 30.4 ئەمە لە ساڵی 2018 لە ساڵی 2019 معدلی وەرگین لە سادا 30 ڕێکەکە لە سادا 30.1 لە ساڵی 2020 لە سادا 39 ڕێژەکە بەرزترە تەبیعی لە ساڵی 2020 کێشەیەکی زۆر گەورەیە سێ چارەک 4 چارەک بڵاو کراوەتەوە سێ چارەکیان لە سادا 31 لە سادا 33 لە سادا 32 کە معدلی ئەو سێ چارەکە ئاکاتە لە سادا 32 وەکو نزیکە لە ساڵەکانی ترەوە یعنی نزیکە لە 18 19 بەڵام لە چارەکی دووەمان هاتووە لە سادا 85 یاوێتی بە کۆمپانیا نەوتەکان ئەمە لێرە دژە یەک ناگرێتەوە لەگەڵ ئەو گرێبەستانەی کە حکوومەتەیەتی لەگەڵ کۆمپانیا نەوتەکانە ئێمە بە راپۆرتێک و بە چەند مەقالەیەکی چەند جارێک ئاراستەی حکوومەتمان کردووە بە پرسیار ئاراستی ئەنجومەنی وەزیرانمان کردووە بەڵام لە ماوەی 2 ساڵی ڕابردووە هیچ وەڵامێکمان نەیراوەتەوە راپۆرتەکان کە بڵاوەکرێتەوە ئەگەر بینە سەر ئەم دووچارەکەی ئەخیر یاخود ئەم نیو ساڵی 2021 دیسان ڕێژەکە لە سا 34 کەواتە لە هیچ قۆناغێکە لەم 4 ساڵ 5 ساڵی ڕابردووە لە 2017 تا 2021 داتاکانی حکوومەت ئێمەنا هیچ کەسێکی ترنا ئەو داتایانەی کە وردبینی کراوە لەلایەن کۆمپانیای دیلۆیتەوە حکوومەت بڵاوی کردوێتەوە لە هیچ شوێنەکە نەگەشتووەتە لە سەدا 34 35 لە سەدا 33 بە معدل لە سا ئەگەر معدلی هەر لە 2017 وەرگین تاکو ئێستا داهاتی ئەوەی کە بڵاو کراوەتەوە وردبینی بۆ کراوە 32 ملیار و 852 میلیۆن فرۆشی نەوت بووە لەم بڕە 9 ملیار و 296 بۆ کۆمپانیاکان ڕۆشتووە کە ئەکاتە بە معدلی هەمووی لە 2017 تا ئیسا ئەکاتە لە سەدا 28 ئەگەر لە سەدا 28 نەبێ بڵێن لە سەدا 30
ئەگەر لە 130 نەبێ بڵێن لە 132 ئەمە معدلەکەەوەی وەرگ باشە زەی فەرقی هەیە ئەمە ڕقەمەکان دژیەکە کاتەوە ئەمە دوات لێکە کە متمانەت نەمێنێ کاتێک کە من ئەم زانیاریانە بڵاوکەمەوە ئەمە قسەی خۆم نیە ئەمە قسەی دیلۆیتە قسەی و کۆمپانیایە کە حکوومەت بڵاوی کردوێتەوە چ زانیاری راوە بە سەرۆکی حکوومەت نازانم بەس ئەمە و زانیاریانەیە کە حکوومەت خۆی بڵاوی کردوێتەوە شانازی پێوەکە کە چەند ساڵە کۆمپانیای دیلۆیت پێناوە وردبینیەکە بۆ سێکتەری نەوت هەر لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەی ئەم سەرۆک بەدەکەرم ئەم نقطەیەش تەواوکەم یەمە لای جەنابێت وتی زانیاری وەزارەتی دارایی و لە وەزارەتی نەوت هەیە ڕۆژنامە نووسان ئەبێ ئەتوانن بە ئاسانی وەریگرن من لێرەوە پیانەڵێم ڕۆژانە ئەندامانی بەڕێزی پەرلەمان پەیوەندی بە ئێمەوە ئەکەن بۆی زانیاریان بینێ ئێمە ڕێکخراوێکی بچووک چاودێریکردنی سێکتەری نەوتی هەرێمی کوردستانین زانیاریمان بە چڕنە کوڕێ لەم لاولەولاوە لە هیچ زانیارێکمان ماعەدا ئەو راپۆرتانەی دیلۆیت هیچ شوێنێکی هەرێمی کوردستان وەرنەگرتووە ئەم جار بە تەلەفۆن بە ئیمەیل بە پەیاممان ناردووە نامەمان بۆ ناردوون مخاتەبەمان کردوون هیچ جوابێکمان نییە ئەگەر ئەندامێکی پەرلەمان دەستی نەگا بە وەزارەتی سامانە سروشتیەکان و زانیاری دەستکەوێت ئەگەر ئەندامێکی پەرلەمان لە وەزارەتی مالی زانیاری دەست نەکەوێت ئەی چۆن ئەکرێ ڕۆژنامە نووزێ دەستیکەوێت لەبەرەوە کان با لەگەڵ کردارەکانە یەک بن کاتێک کە ئێمە ئیدعای شەفافیەتەکەین ئیدعای بوونی زانیاریەکەی لەسەر ئەرزی واقعیان لەبەر شاشەی تەلەڤیزیۆنەکانە ئەم ئیدعایە کرێ بەداخەوە بەڵێ سوپاس دەکەم دواتر لەسەرەوەش قسە دەکەین ئایا لە سەدا چلوویەکی داهات دەگەڕێتەوە یاخود لەوەش داهاڵێکی داهاتینەوت بۆ وەزارەتی دارایی کاک هاوارکەرم وڵای بەڕێز سەبارەت بە نەگێڕانەوەی داهات پێشتر وزەم لە سلێمانی ژنێک پێکاتبوو بەڕێز سەرپەرشتی دەکرد لە ناو وەزارەتی داراییەوە بەچی گەشتن ئایا داهاتی سلێمانی ناگەڕێتەوە دەستی بەسەردا دەگیرێت چی هۆی کێوە پێگەشتن بۆی بابەتەکە وازەح بێ من سەرۆکی لیژنەیەک بووم بۆ تدقیقکردن و ینی کەشفکردنی تدەفقاتی نەقدی لە بانقەکان بە هاتوو بە ڕۆشت ینی من ینی داهاتم نەکردووە ئەوەی کە ئەوتردا ینی تەنها بۆم هەبووە بە پێی سیاقی ئیشەکەم و بەپی ئەو فەرمانی کە دەرچووە تدقیقی ئیشی بانقەکان بکەم ئەو پارێکێتە بانق ئەو پارێکێتە بانقەوە بۆی بزانین چۆن خرجکراوە چۆن خرج نەکراوە ئێمە دوای 8 ڕۆژ لە ئیشکردن راپۆرتێکی ڕێکوپێکی بە قەناعەتی خۆمان وازەحمان بەرز کردەوە بۆ بەڕێز وەزیری دارایی و پێم وایە ئەوش لەگەڵ جیهاتی کا مناقەشاتی لەسەر کرده بوو و ئێمە ینی بەچی گەشتن ئێوە بۆ خەڵک گرنگە بەچی گەشتن چکە دەمێکە دەڵێن داهاتی نازام ناگەڕێتەوە داهاتەکە وەڵڵا ئاخرەوە لەو ئیشە ئێمە دەرناچێت بۆی خەڵک ئەم جملێ بە بەسیتی دەرچێت ینی داهات بۆ نمونە ئەگەر داهاتی گومرگ باسکەین بالمناسبە من فترێکی زۆر خۆم مۆزەفی گومرگ بوو فترێکیش مۆزەفی بانک بوو ئەگەر گومرگ باسکەین کاتێک بارێک ئەچێتە بنکەیەکی گومرگی باش ینی تۆ بە پێی تعریفەی گومرگی ئەتوانی ڕسمی گومرگەکە یا زەریبەی گومرگەکەی لێ وەرگری ئیتر ئایا ئەم پارەیە ئەخرێتە سەر وەسڵ و کە خراە سەر وەسڵ ئیتر مشکلەیەتر دەستکاریکردنی خەتەرە و قورسە ئەو خەڵکی محاسیب ێسا لەو قسانی من تێگە ئەو نە ئاسانە کە نێتە ناو ژمێریاریەوە کە هاتە ناو مستەنەدی قەبز و مستەنەدی پێکرا و چۆ ناو یومیات و چۆ ناو ئوستاز و چۆ ناو میزانی مراجعایی تر دەستکاریکردنی ئەمانە قورسە ئێمە من بۆ خۆم هەموو جارێ ئەم قسەیەکە مەڵم کە داهات نایە ینی مەسەن داهاتی مەسەن پێشتر ئاماژەم بۆ کردڵم داهاتی گومرگی بارێت داخڵە بێ گومرگ نایە ئەمە جیاوازە ئەگەر قسەکە لەسەر ئەوە ئێسەخۆ هەر لە سلێمانی ئەمە 2,000 مۆزەفی بانکمان هێوانە لەوانێ بە مەجموع کاڵم سلێمانی بەسم هەموو منتیقەکەیە بە مەجموعش لەوانێ 5,000 کەس هەبێت لە منتیقەیە لە ئیشی بانقی شارەزاوی ئەگەر زۆر ڕقەمەکە نزیکەی لەوانێت 15,000 کەسیشمانە بێت کە خریجی دارایی و بانق و محاسبە ئەوانەی ئەوانەی ژەمی وەکو من ئەزانن یعنی پارەکەیتە ناو بانقەوە قەیدی قەبزی بۆ کرێ دوای بۆی بڕاتە دەرەوە بێ لەسەر شتێکیکە قەید کرێ خۆ ئیشکردن لە بانقا گاڵتە نییە بەڕاستی ینی ئەگەر تەسەورێکە بێت لەسەر ئەوەی پارە لە بانق و ئەڕوا بۆ ئین و ئەوانە ئێمە بەڕاستی لە راپۆرتەکەی خۆمانە خەلەلی ینی با قسەکە بەم جۆرە بکەم باش ڕوونمان کردەوە بۆچی لە هەنێ منتیقە وەزعی دارایی باشترە لە هەنێ منتیقە خراپترە چی بوو
یعنی دووسێ هۆکارت بۆ باس کەم یەکێ لە هۆکارەکان ئەوە بوو مەسەلەن مانگی 1 و 2 3 و 4 وانە لەبەرەوەی مەبلەغێکی ڕەسیدی افتتاحی هەبووە لۆت خراوەتە سەر بابەتەکە خاڵیشکان ئەوە بووکە ئێمە بەپێی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێ کۆمپانیا و کۆمەڵێت ئەکتیڤیتی هەیە خەرجکردنی پارە بۆ ئەو کۆمپانیانی لەو مەجالەی شەکەن ماگانە ئاساییە بە پێی نیسبە و بەپێی ئەو ڕێژانی کە وەزارەتی دارایی وەکو دەرمان وەکو پاکردنەوە وەکو خۆراک و خواردەمەنی وەکو سجنەکان و خەستەخانەکان و وإلى آخره ئەمانە ڕەنگە تایبەتمەندی هەبوو بێ لە شێوازی جێبەجێکردنی بڕیارەکان کە گەر لە شوێنێک تایبەتمەندیەکی وەرگرت و لە شوێنێککە بێگومان ئەم تایبەتمەندیە ڕنگدانەوەی لەسەر سیولی ناو بانقەکان نەبێت باشە ئەمە یەک دووەم لە مانگی 4 پارەوە کاکە حەکیم مەسەن شاڕی بابان لە سلێمانی وردە پارەی بۆ خەرجەکرێ هەر بە ڕقم پێت بڵێم پار لە 2021 طبعاً ئەوە بۆی خەڵکم قسەی من بە غەڵەت تەویل نەکا ئەو کۆمپانیای کە بینەکە تەنفیزەکە ینی حکومت ڕێگەی پیاوە پارەی بۆ خەرج کرێ و بەقەدەر ئەوەیشی کە تەمیل کراونی بۆ خەرج نەکرا وەڵام قەزدم ئەوەیە کاتێک کە تۆ 21 میلیارد بۆ ئەو خەرجەکەی 21 میلیارد پارەیە وانە کۆمپانیایکە هەیە وەزەم کارەبا بۆ ئەم منتیقەی دابینەکەی ئەشتێکی لەو بابەتانە نزیکی 42 میلیارد دیناری بۆ خەرج کراوە کە حەقی خۆیەتی بەڕاستی خۆی حەقی 44 میلیاریش بووە باشە ئەمە 42 ئەوە 21 مثلەن ڕێگای کە هەبووە لە شوێنی کە شتیکە ئەمانە هەمی پارەیە پێشتر لە ساڵی 2020 تا بۆ نمونە ئەم خەرجانە نەبووە آخر ئەم مەسلەی ئەوە لە پارەی بانکەکانی کەم کردێتەوە لە داهاتە ڕوە طبعاً لە داهاتی ناوخۆ خۆ تەمیلی بۆ نایە لە حکومەتی هەولێرەوە یا لە حکومەتی مرکزیەوە هەموو اعتیمادەکە لەسەر داهاتی ناوخۆیە هی ئێرە وایە هی هەولێری ژوایی ئەم منتیقە لەسەر داهاتی ئەم منتیقەیە لەسەر داهاتی ناوخۆی ئەم منتیقەیە من ئەم ڕقەمەش بۆ یەکەم جارە باسیەکەم تەنها لە یەک بانقا لە ساڵی 2021 بە درێژەی ساڵی 2021 114 میلیارد دینار بۆ ئەم ئەکتیڤیتیانە خەرج کراوە باشە 104 اینجا با خەڵک پرسیار کات و وەزارەتی دارایی و حکومەت حەقە جوابی ئەمە بنەوە لە هەولێر لە سلێمانی لە دهۆک بەشێک لە بەشێک لە موچە لە داهاتی ناوخۆ تەمیل کراوە هەمومان حکومەت ئینکاری لەوە ناگە هەمووش ئەوەی ئەهلی ئەم بابەتە بێ ئەم مەسەلەی لا ڕوونە موچە بەشێکی لە 200 میلیارەکەی بەغادراوە بەشێکی لە پارینەوە دراوە بەشێکی لە داهاتی ناوخۆی ئەم منتیقانە دراوە یعنی من دوێنێ گوێم لێ بوو برادێک لە مستەوایەکی بەرزیشە لە کای سیاسی و ئیداری لە وڵاتەوە شتێکی ئەڵە داهاتی ناوخۆی یەک فلسی ناگەڕێتەوە ئەی باشە برادر مەسەن پار لە ساڵی 2021 چەند موچە دراوە لە بە ژمارە چەند موچە دراوە من ناڵە موچە دوانەگەڕ خەڵک بەهەڵە لە قسەکەی من تێنەگا من دیفاع لە هیچ کەسێکیش ناکەم بەڕاست چەند موچە دراوە ئەی چەنی ئەو جەنابەت فەرموود مانگی 161 مانگی 260 مانگی 361 تا مانگی قوربان تا مانگی 11 دراوە لە ساڵی 2000 بەس مانگی 12 کەوتە مانگیەکەوە یعنی 11 موچە دراوە 11 جار لە سلێمانی جەنابە فەرموود 161 وانە من ئێستا لە یادم نییە بە دەقیقی ڕقەمەکەەوە لەو لامە ئەی مانگی دوو چەند ئەی مانگی 3 4 5 6 11 جار 11 جار ئەم مەبلەغانە کۆکەرەوە کاک حەکیم بزانە چەنەکە ئەمە لە کێ ڕۆشتووە ئەمە لە داهاتی ناوخۆ ڕۆشتوانە ئەمە مەبلەغێک وەکو عەرزم کردی تەنها لە یەک بانقی 114 میلیارد دراوە بۆ ڕوون بێ ئێستا داهات ئەو پارەی کاتۆ بانک نەدەزراوە ئەنی داهاتەکە ئەوەی هاتوتە بانک خۆی دزین خۆتە زانی دزین ێستا ئەمە لە چەندین فلیمیشمانێ بانک چۆنە دەزرێت بانک کۆمەڵی خەڵکە چەند ئەی بڕەنوانە یان بانک لە ناو اختیلاسی تیاکرێ مەسەلەن جاری وا تۆ بێ بچی بۆ بانقێ ڕەسیدی دەفتەری لەگەڵ مەوجودی فعلی فەرقی هەبێ باشە وانە دزین بەم نەوعانە یانە بێت لەسەر حسابێ خەرج کرابێ باش دواتر دەگەڕین وڵات ناوبڕێکمان هەیە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە
کۆمپانیەکەمان لە وەرزێکی نوێدا هەڵدەستێت بە گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی پیرۆزی عومرە ئارامی و ئاسوودەی ڕۆح و دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. گەردەتەوێت گەشتێکی مانی و ڕۆحی ئەنجام بدەیت و زۆرتر سوودمەند بیت و زانیاری دەستکەوێت لەسەر شوێن و جێگا پیرۆزەکان، ئەوە بە دڵنیاییەوە لە کۆمپانیای سەماوات بەدەستی دەهێنیت. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵا مەلا سەعیدی سیاگوێزیە. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا، خوار مزگەوتی دارۆغا. تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. کاک یادگار بگەڕێم بۆ لای بەڕێز سەبارەت بۆی کە پێشتر بەڕێزت وتت سەرۆکی حکوومەت قسەکەی ڕاز نییە لەبارەوەی کە دەڵێ لە سەدا 43 داهاتینەوت بۆ خەرجی کۆمپانیەکان دەڕوات، وتە لە باشترین حاڵەت بڵێن لە سەدا 30 بۆ یاخود 32. ئەی بۆ ئەوەی کەوتی لە سەدا 41 داهات بۆ موچە دەگەڕێتەوە، لەوەشدا هەر دروست نییە داتاکەی؟ وەڵا داتاکەی ئەبێ حساب بکەی ئایا لە ڕابردووە وایە لە ئێستا وایە، چونکە لە ڕابردووە ئەبێ زۆرتر گەڕابێتەوە و ئێستاش ئەگەر بەو چاکسازیە بێ کە سەرۆکی حکوومەت باسیەکات و کە قۆناغی باشیان بڕیوە و لە هەر بەرمیلێک $4 گەڕانوەتەوە یان نزیکی $4 داشکاردنەکەیان کەم کردوێتەوە و چاکسازی تریان کردووە، خەرجیان کەم کردوێتەوە، بەتاکی دەبووە ئیسە زیاتر بووە. بەڵام بەداخەوە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووشە چەند کەسێکی پێش قسەی لەسەر کرد و شیکردنەوەکە تەبێ من شیکردنەوەکەوە ناکەم بەو شێوەیە، من بەو شێوەیە ئاڵێم کە مانگی ڕابردوو ئەم مانگە نا و مانگی پێشووتریش ئایا نەوت بە چەند فرۆشراوە و چەندێک بەرهەمی هەبووە، ئەبێ لەسەر حسابیەوە بکەین و ئەو داتایانەمان لە بەردەسان نییە کە هەرێم بە چەند فرۆشتوێتی. بەڵام ئەگەر لەسەر سعری نەوت قسە بکەین کە باسی چاکسازی لە فرۆشی نرخی نەوتاکەین، زۆر لەوە قوڵترە کە بەو شێوە بڵێن ئێمە $2 $3 $4 بە قەتعی کەممان کردوێتەوە. قەتعی مامەڵەکردن لەگەڵ نرخی نەوتا شتێکی هەڵەیە و زۆر بەدەگمەن ئەبینیت هیچ شوێنێک بەو شێوەیە مامەڵەی لەگەڵا بکات. کاتێک ئێمە ئیسە باسی ئەم ئەزمەیە اقتصادیەکەین، تۆ ئەگەر دەیت ئیستەش بە داشکاندنی $9 بۆ لە برێنت نەوتەکەت بفرۆشی کەواتە لە هەڵەیەکی زۆر گەورای، چونکە ئێمە بینین لە هەفتەی ڕابردووە پلاتی دوبەی بە پلس فرۆشرا بەدا بۆ $11 لەسەر و برێنتەوە فرۆشا، چونکە خواستی لەسەر مەترسی هەیە لەسەر نەوتی ڕووسی کەواتە نەوتەکانی تر و ئەوروپا بەرەو ئەوە چێ بە دیلی نەوتی ڕووسی تۆزێتەوە کەواتە خواستی لەسەرەکە، خواستی زۆر لەسەر بوو کەواتە نرخی زیاترەکە. تۆ معقول نییە بەوەی کە لە حاڵەتی ئاسایی یا بە سعری فرۆشتە لە کاتێک شاکە سعر بەرزتر بێت و خواست لە زیاترە. ئەمە بینیمان لە مانگی پێشووە نەوتی کەرکووک لەگەڵ برێنتا فەرقێکی وای نەبوو، چەند سنتێکی فەرق، یعنی جاری واشە لە نەوتی کەرکووک لە برێنت زیاتر فرۆشراوە، کەواتە ئەم چاکسازیی کە تۆ باسیەکەی لە $12 کردوتە بە $8 لە $11 کردوتە بە $7 چاکسازیەکی وان نییە، یعنی تۆ ئەوایەک بادام دەست بۆ هەنگاوەکان بەردەنگاوەکانی چاکسازی ڕیشەیی بکەیت، چاکسازیە بکەیت کە نەتیجەی هەبێ، نەک بە بکینەوە پەڕۆچاکی بکەیت. غەیری ئەوە بۆری هەرێمی کوردستان فەزیحەیە بە ئیمتیاز یاوێتی بە دوو کۆمپانیا و دیارە ئەکرێ گومانەکان بۆچی بێکەچی لە پشتەوەیەتی. من وازانم ئەو داهاتە بۆیە ڕوونکردنەوە یاخود زۆر ورد ناکرێتەوە، بۆی زۆر گاپی تایە، زۆر بۆشایی تایە، ئەو بۆشاییانە دەرەکەوێت. راپۆرتەکانی دیلۆیت چەند زانیاریەکی کەمی تایە، ئێمە گاپی گەورەی تایە دۆزینەوە. ئەگەر بچنە ناو تەفاسیلەکەی بزانین چەندێکی لە چ سەکتەرێکە و چۆن فرۆشراوە، کاتێ سعری بازار چەند بووە، ئەم بە چەند فرۆشتوێتی و ئایا ئەو نرخەی کە هەمان کوالەتی نەوت و هەمان نەوت ئێمە زانین لە ساڵی ڕابردووە ساڵ و نیوەکە بەهۆی پێش ئەم گەمارۆیکە یاخود ئەم بڕیارەی دادگاکە یای
ئێمە نەوتی هەرێمی کوردستان نەوە عەشەریەتێکی هەبوو کەواتە فرسەتێکی باش بوو کە بە بەهایەکی زۆر زیاتر وەکو نەوتی عێراق بفرۆشرێ چونکە تۆ سەنەدی قانونیت هەبوو بودجەی عێراقت هەبوو پشتگیریە کردی ئەمە نەکرا کەواتە ئەگەر چاکسازیش کرابێ لەسەر ئەرزی واقع من ساڵ زیاتر پێش ئێستا لەم کەناڵی ئێوە لە چەند کەناڵێکی تریشەوتم نەک $100 دکتۆر هاشتی بێ بە $200 ئێمە وەزعمان زۆر باش نابێت بۆچی چونکە نمونونەکەم ئەگەر باش پیر بێ بە بێژنێک نامەوە یعنی تۆ شتێکت پێ لەسەرەوەتیەکەی ئەیکەی بە بێژنیەکە هەمووی لە خوارەوە داشکە هیچی نامێنێتەوە سێکتەری نەوتی هەرێمی کوردستانیش تا ئیستەوایە وواش بووە بەڵام بەداخەوە یعنی ئەو ڕێژەیە کە سەرۆکی حکوومەت پێیین راپۆرتەکانی دیلۆیت زۆر لەوە کەمترمان پێڵێ ئەی باشە بۆچی ئەم فەرقە هەیە بۆیە ئێمە ئەکەوینە ئەوە نازانین باوەڕ بە کامیان بکەین باوەڕ بە راپۆرتەکانی دیلۆیت بکەین یا باوەڕ بە وتەبێژی حکوومەت بکەین یا بەو ئەحسایانەی کە ئیراوە بە سەرۆکی حکوومەت بڵاوی کردوتەوە کامیان ئەبێ شایەتمان بە کامیان بینین چونکە ئەم ڕقەمانە هەمووی جیاوازی تیا هەیە و جیاوازیەکانی زۆرن کە تۆ بۆ لە 115 هەموو داهاتەکەی زۆرە بەڵێ چەند گەڕاوەتەوە ئەوەی کە لە 140 کە سەرۆکی حکوومەت دەڵێ بە کورتی بێ سوپاس دەکەم لە داهاتی نەوتەکە چەند دەگەڕێتەوە لە 140 کە دەگرێتەوە چونکە مانگی ڕابردوو ئەوەی ئێوە بڵاوتان کردبووە ئەگەر ڕۆژانە 444,000 بەرمیل نەوت ببێت ئەگەر زەربی 28 ڕۆژی کەیوە ئەوەش کە سەرۆکی حکوومەت بە ناقزنەوە لە خوار برێنتەوە برێن 96 بووە ینی 512 کە لە 134 دەکا بەو پێ بێت وەزیر دارایی وتی تەنها ئاگاداری ئەو 500 بڵین 350 میلیۆن دلار کە پارەکەی خۆمان دەکاتە 512 میلیارد دیناروتی بە ئاگاداری ئەوەن یاڵی من ئاگاداری ئەو ڕێژەیە لە 140 کە کەمترا و شتێکی تریش کە دایم جێی پرسیارە ئەم ڕقەمانە بۆچی وەکو خشتوایە بۆچی 250 350 يعني بۆچی ئەبێ مانیەک 345 نەبێ بۆ ئەبێ مانیەک 335 نەبێ يعني ئەو ڕقەمانە تەیاتێ ڕقەمی خشت تەیاتێ لە حساباتیشا جەناب تەنەزان ڕقەمی خشتمان نییە تۆ لە فرۆشینەوە تا حسابی سنتەکەی نەک حسابی دۆلار لەبەرەوە ئەم ڕقەمانە مادام ڕقەمی خشتن هەر لەوێ گومانی بخەرەسەر کاک هاوار لەسەر داهاتی سلێمانی یەک دوو پرسیاری تر ئەوەی کە پێی گەشتن ئێستا من ڕەنگە زەناوت بە دارایانە قسەت کرد بۆی هاوڵاتی ینی لای ئێمە ژڕۆم بێ ئەوەی کە ئەو داهاتی کاتوتە بانک گرفتی نەبووە لەوەی کە خەرج کراوە بەڵکو ئەوەی کەوتت بۆ قاچاقی و یاخود لە چی ڕۆژ داهاتەکە من قەناعەت نەگەراوەتەوە بانک چییە من قەناعەتم وایە باشە پارە پێشەوەی بێتە بانک بەڵێ ینی دەبێت بچێتە ناو حساباتی دایرە حکوومیەکانی شو من ێستا میکانیزمێکیش باسەکەم شتێکی شم و کاتە بیر چوو ئەوەش حەزەکەم ئاماژەی بۆ بکەم پارە کە چوە بانکەوە کە چوە ناو حساباتی دایرەیەکیشەوە ئیتر دەستلیانی زۆر قورسە من 20 ساڵ خزمەتی وەزیفی مێ خوار من نەم شارە مۆزۆف نیم هەزارها کەس مۆزۆفە هەموومانەمانە هەزارها کەس لە بەشی حسابات و ژمێریاری و تەدقیق مانایشەکە بێگەندەڵێکە بەر لەوەی گەندەڵێکە کاکە وازەحە قاچاقچێتیە قاچاخە بارداخڵکردنی گومرگە زائیدەن ئەوەی هەنێ تەفاسیلی گەژێ بەڕاستی یعنی مثلا بابەتێکی کەشکە ئەو کاتە پرسیارت کرد و بیر بەشێک لە داهاتەکانی زەریبە باشە لەگەڵ بەشێک لە داهاتەکانی کارەبا ئەمانە داهاتن باشە بەڵام ئەمانە کاژنین داهاتەکان کاژنین چەکن خۆ ئەگەر لە وڵاتێکا قەیرانی دارایی نەبێ مشکلە نییە چەکی ژەر و کاشە وانە بەس ئێمە لە 2014ەوە زۆر چەکمانەیە کە تەمیل کراوە بۆ کۆمپانیەکان بە مقابلی ئەوە داهات یا تەمیلی کە نهاتوتە ناو بانکەکانەوە کەواتە جیاوازیەک لە ئیدەکە دروست بوون پەرلەمانتار بۆ میوانی ئێمە بوتی بوون بە سلێمانی 7 میلیارد ئێستا کەم کراوەتەوە بۆ 7 میلیارد کە بدا بە حکوومەت وتی بەس کارەبا بەس ڕسوماتی کارەبا 7 میلیارێک دەبێت کاکە مانگی 12 جا من ئەو قسەیەکەم ئەمەیکەم بە جۆرێک لە تەحەداش باشە مانگی 12 73 میلیارد و کەسرێک داهاتی دایری کارەبا و سلێمانی بووە باشە لەم 73 میلیارە نزیکەی 26 یا 27 باش بیرم نەما ئەو نەیکاشە باقیەکەی چەکە ئەوە چەکی مصدقە مثلا ئەو نەی بیرم بێت لەو 73 میلیارەت خۆ با خەڵکی ژەمی گوێ لەم قسەیە بێ خۆزانم ئەمە من خۆشەویست ناکە بەڵام ڕاستی وتن جاری خەڵک سەری خۆی لەسەرداناوانە و دووەم وەزارەتی دارایش پێشەمو لایەنی حەزەکە حەزی کردووە کە ئێمە ڕاست باردەوەیشە و توێتی ڕاستیمان بۆ بێن و توێتی پێشنیارمان بنێ کە خەڵکی سلێمانی و خەڵکی وڵاتەکە
لەم کێشە و مەشاکیلە ینی نەجاتی بێ ینی سەرنجەکە و فۆکسەکە لەسەرەوە بوو کێشەکە نێڵڕێ پێشنیارەکان ئێمە بۆ ئەوە بوو بەڕاستی بە دەرەجە یەک بێجگەلەوەی کە ئیشە تەدقیقێکش ئەو هەفتە نزیکەی 35 ملیاری هەر چەکی مصدق بۆ ینی یەکێک لە خەزیێنەکانی کردو بۆ ئەوەی دایرەکانی حکوومەت کە قەرزاری پاری کارەبان چون پاری کارەبان پێ ینی ئەمە نیوەی دەفعکردنی کرێی کارەبایی پارەی دایرە حکوومیەکانە دایرە حکوومیەکانی سلێمانی باشە خۆ ئەمە وازە حامسی پێ جارێ ئەمە هەر کاژنیە وایەوانە یعنی ئەمە خەڵک لە من تێگازانێ لەم چی ئەمە دایرەیەکە من حسابی لا حساب ڕسیدێکە لەم حسابەوە چۆتە سەر و حسابم باشە ئەمە کاژنیە دووەم بابەتی کە هەندێک لە جیهاتە مکەلەفەکان بە دەفعکردنی پارەی کارەبا بە چەکی مصدق پارەی کارەبایان دەفع کردووە چەکی مصدق چەکی مصدق مەسەن لەسەر ئەکاونتیش تەصدیق کرێ و لەسەر کاشش تۆ توانی کۆمەڵێ ینی مەبلەغێک بەریتە بانکێک کۆڵێ لەسەر ئەم مەبلەغە چەکێکم بۆ تەصدیقکەن من حساب صندوقی لە حساب سکوب معتەمەدە قەیدێکی پێکرێ و چەکێکی پێ موارەکرێ و خەڵکی مخەوەلی ئیمزایەکەوە برێ بۆ دایرەکە ئەشتوانی لەسەر حسابێکی جاری مەسەلەن بۆ نمونە کۆمپانیایەک من حساب جاري إلى حساب سكوك معتمدة أو قيد حسابي كيتي بوي وخلقاني كشارزي مجالا تيبقى من نظام بشكل لا ده كان بمشكي مصدقة بوا يعني مثلا كومبانيا هبوا بوي هبوا ببي استحقاق يقول أما أنا 20 مليار دينار ورقري حكما نيتو أني بيستكي باته وأنا منو بانزيا وته كاشيا وته كابرا خلقي خاون كومبانيا كاتوتي كاك بينجي كم بشكي مصدق بوا بكا من أشم باري كارباي بيدفعكم باشا أم وذكراني تيا كاكا حكيم ولكوتايا من لكاشتك راس بأوالم لكاشتك ناشرين بأوالم بدوا كود يعني قرانوي دهات بوانك كان إنجابش قال لدهاتي كهرباء عندك لدهاتي ضريبش مسألة شكي تيا كذا ببيرن ما كان حكومة يري مثلا أو كومبانياني كباركان بابلين تجميد كراوة كلام تجميد كراوة تجميد كرنا ويك تعهد يكيد وراينا كيش يعني فرقيني لقال تجميده أما أناش ببيرن ماي وزارة إدارة بۆیان هەیە ماگانە ساڵانە ماگانە بەشێک لە زەریبە و کۆمەڵی مەسایل کە هەیە ڕسومات وین بە چەکی لەسەر حسابەکان ڕایکەشن و پێی دەفعکردی ئەو داهاتی کە دەگەڕاوەوە بانک کەم دەکات ماگانە هەتا ڕێژی ئەم نوعچەکە زۆر بێت داهاتەکە بە کاشەکە کەمە بێتەوە کاش اینجا تەبیعەتی داهاتی ژەو برادرە کاگەتگار باشی باس کرد مەسەڵەن چۆن داهاتی نەوت خازعە بۆ زیاد و کەمی مانگێک لە مانگێکەوە بۆ مانگێکی کە چونکە نرخە گۆڕێ چونکە کەمیە ئەگۆڕێ ئەمە بۆ داهاتەکە نانەوتەکانیشە ڕاستە باش بەس بە کورتی سەبارەت بۆ وەزارەتی دارایی نووسراوی کرد بۆ بانکەکان ئەوەندە وەکو شارەزایەکی بانک نابێت دەستکاری سویلەی نرخینی هاوڵاتیان بکرێت دەستکاری پێ دوایە کراوێت دەستێمە جا من ئەوە دووە باس بکەم لە ساڵی 2014ەوە چەند جارێک وەختی خۆی لە داهاتی لە ڕەسیدی نەقدی بانکەکان مەسەلەن موچە دراوە هەندێک ئیلتیزاماتی کە جێبەجێ کراوە ئەمە یەک ئەمە طبعا تراکمەکە زایدن هەمومان نزانین کۆمەڵی قەرز درراوە بە کۆمپانیەکان نەگەڕاوەوە لە چی درراوە لەوانە نەدراوە لەو ئێستا ڕەسیدی ئێمە جاری و تەوفیر و وەدایعی سابیتەمان دەرکرد نزیکی 550 ملیار بوو ویە مانتیقەیە ڕەسیدی مەوجودی نەقدیش ئەو ڕۆژانی کە پارەی معاشنی موچەنێت لە بینی 8 بۆ 15 ملیارە ئەسوڕێتەوە تعلیماتی بانکی مرکزی عێراقی و منم قسەیەکەم ڕەنگە زۆرێک لە برادرانە ئەگەیان لەم بابەتە نەبێت تعلیماتی بانکی مرکزی عێراقی ئەڵێکی خۆمە حاڵەتێکی کفر نیە بەس ئەڵێکی ئەڵێ لە 15 ڕەسیدی ئەو حساباتانە ئەبێ بێنن لە بانکی مرکزی عێراقی داینن باشە بیکەن بە احتیاطی ئەبێ لە نزیکەی لە 5 بۆ تۆزە زیاتر چەند لە ناو قازەواتە بۆ بانکی ئێرە وا باشە بە هەمیشەی نزیکەی لە 120 ئەو ڕەسیدی لە ناو سنووقەکەی هەبێ سوپاس دەکەم ئێستا کەمترە بەڵێ سوپاس دەکەم کاک یادگار کەمتر لە دوو خولەکمان ماوە گەر شتێکی بە کورتی سەبارەت بە داهاتووی نەوتی هەرێم دوای ئەوەی بڕیارەکەی دادگای فدراڵی چی بەسەر دەگەر شتێکی تازە هەیە بە کورتی بێ سوپاس دەکەم مەمنونم وەڵا هیچێکی وا تازە نییە سەبارەت بە بڕیارەکەی دادگا حکوومەت هەرێمی کوردستان ڕایگەیاندۆ کە بەو بڕیارە ڕازی نییە و بڕیارەکەی قبوڵ نییە و ئەوە مەسەلەکەی ئەمە باسی ئەو زانیاریانە بکەم کە باسەکە یعنی کە ئەو وترێ سەکتەری نەوت ئێمە داهاتەکانمانینە من لێرەوە حەزەکەم لەم کەناڵی بەڕێستانەوە حەدایە بکەم و داوا بکەم لە حکوومەت هەرێمی کوردستان وەکو ئێمە کە مانگانە
ئێمە بارکردنەکەین هەناردە ناکەین یعنی ئەکرێ هەناردە لەوە زۆر زیاد باسی ئەو نەوتەمان کردووە کە بارکراوە لە مدەتێکە لە ماوەی مانگەکان داواکارم لێرەوە لە حکوومەت هێرێمی کوردستان بەشکم بە ئێمە بڵێ ئێوە هەڵەن ئەمە ژمارە ڕاستەکانە وەکو چۆن ئێمە بڵاویەکەی وەکو ئێمە چۆن مانگانە ئەو زانیاریانە ئەخینە بەردەست حکوومەت و تەبیعی حکوومەت خۆی هەمووی لە هاتی وای خێنە بەردەست ڕای گشتی داواکارم مادام سەرۆکی حکوومەت ئەڵێ ئێمە حکوومەتێکی شەفافمان هەیە وتەبێژی حکوومەت ئەڵێ زانیاریەکان لە بەردەستە تکایە ئەو زانیاریانە مانگانە بڵێن زانیاری وردبینی کراو نییە تاکو ئەو کاتەشی وردبینی بۆکرێ بەڵام بەلایەنی کەمەوە پێمان بڵێن چەند باریان کردووە بە کیان فرۆشتووە و بە چەندیان فرۆشتووە ئەو سێ ڕقەمە ماغانە بڵاو بکەنەوە بۆ کەسنا بۆ ئەوەی خۆیان تۆزێ متمانە بە ڕقەمەکانیان بە لێدوانەکانیان بە بەیاننامەکانی کە بڵاوێکەتەوە هاوڵاتی ئاسایی بتوانێت متمانەی پێ بکە و ئێمەش بتوانین هەڵسەنگاندنی ورتری بۆ بکەین ئێمە تەنها زانیاریەکانمان یەکلایەنە نەبێ ئەو وەختە زانیاریەکانمان لەلایەن حکوومەتەوە کە خۆیان ئەڵێن زانیاری فەرمی حەدیسە وجودی نییە تەنها ئەو زانیاریە فەرمیانە وجودی هەیە کە خەلەلی زۆری تایە لەگەڵ لێدوانەکانی لەبەرەوە تایە حکوومەت هێرێمی کوردستان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وتەبێژی حکوومەت سەمانە سروشتەکان بڵاوکە بەڵێ سوپاس دەکەم زۆر سپاس بۆ بەرەزان یادگار سدیق شارەزای بواری نەوتوغاز لە بەریتانیاوە هەروە هاوار شێخرەوف سپۆری دارایی لە سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ